کەرەنتینە بەرۆکی بە گشت جیهانی وەرزشگرت. وەرزشکارانی کوردستانیش وەک گشت وەرزشکارانی جیهان بێبەش نەبوون و ماوەی چەند مانگێک دوورکەوتنەوە لە یاریگا و چالاکی و هۆڵە وەرزشەکان. گەڕانەوەی ژیان جارێکی تر لە هەرێمی کوردستان بووە هۆی گەڕانەوەی هیوای وەرزشکاران. وەرزشەوانانیش دڵخۆشن و دەڵێن جارێکی تر هەز بە ژیانەوە دەکەین. سەرەتا کە قاعەکان داخرا بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە کە بە ماوەی 2 مانگ مەشقوڕانانی هۆڵە وەرزشەکان بە تەواوەتی داخرا و ئێمە هەستێکی ناخۆشمانە بوو چونکە ئێمە هەفتەی 3 ڕۆژ بە 4 ڕۆژ تەمرینمان هەیە بە بەردەوامی. بەڵام کاتێک کە ئێمە هۆڵەکان کرایەوە هەنی وەکوە مژدێکی زۆر خۆش بە ئێمەدرا چونکە یعنی هەستمانە کە لەشمان تەواو بەرگری لە دەستداوە، یعنی لە ڕووی تەندروستیشەوە تەواو هێز و توانامان نەبە. ئاسی خوێنکارەکان بە تەواوەتی دابەزی یعنی بە ئەو توانایی کە هەموو لە پێش کەرەنتینە توانایان نەماوە لە ڕووی لیاقە و لە ڕووی تەندروستی لە ڕووی جەستەیشەوە هەنێک خوێنکارمان هەیە بە بۆنێم کەرەنتینەوە کێشی زیادی کردووە کە لە پێش کەرەنتینەکە جسمێکی ڕێک و جوانی هەبوو. ئێرە هۆڵی وەرشی هونەری بەرگری شاولین کلاسیکە، یەکێکە لە نمایش و هونەرە جوانەکانی شاولین لە شاری سلێمانی لە سەردەستی مامۆستا بورهان بە نزیکەیی 1300 خوێنکار لە هەفتەیەکە مەشق و ڕاهێنان ئەنجام دەدەن. شانبەشانی پاڵەوانە کوڕەکان کچی ئازا و بەتوانە لەم هۆڵە دەبیندێت و هیوایان بۆ گەڕاوەتەوە بە ئەنجامدانی جاریشتر ڕاهێنان. ڕاستەکەی دوایەوەی کە کەرەنتینە کراین لە ماڵەوە هەرچەندە خۆشمان تەمرینمان ئەکرد لە ماڵەوە کەم تا زۆر، بەڵام تووشی وەستانێکی جەستەیی بووین، یعنی زۆر تەسیری هەبوو لە سەرمان و ئەکتر ئەگەر لە وڵات تەمرینەکان بکەین ئینشەڵا جەستەمان بگاتەوە ئەو کاتێ پێشتر. دیارە لە سەرەتای تەمرینکردنەکانە ئەکرێ چەند تەمرینێکمانەیە بۆ ئەوەی جارێکی تر بگەڕینەوە و ئاسەی کە پێشتر تیاوازمان لە تەمرینکردن هێنا. دیارە مەش بە شارەزایی مامۆساکە لە سەرەتای تەمرینەکان بە ماوەیەکی کەمتر و بە کاتێکی کەمتر و تەمرینەکان جیاوازتر بوو هەتا ئەو کاتێ دیسانەوە جسممان ڕایەتەوە و ئەتوانی وردە بگەینەوە ئاستی پێشوو بە هەمان تەمرینەکانی پێشوو بەردەوام بین. وەرزش پەیامی ئاشتی گەلانە. ئەمە ئەو دروشمەیە کە یاریزانان و پاڵەوانانی گشت جیهان ڕکابەری و ململانەی بەهێزی بۆ ئەنجام دەدەن لە پێناو بەهێزکردن و مانەوە و بوون بە پاڵەوان و ناساندنی وڵات و نیشتیمانەکەی بە جیهان لە ڕێگەی وەرزشەکەیەوە. محەممەد حسەین، گەلی کوردستان، سلێمانی. Go!